ئەنجامدانی قوربانی سونەتێکی ئاینی پیرۆزی ئیسلامە و ئەوەی توانای هەبێت ئەم سونەتە ئەنجام دەدات. ئەم ساڵ بەهۆی قەیرانی دارایی لە سلێمانی ئاژەڵ فرۆشەکان دەڵێن نرخمان کەم کردوتەوە، بەڵام هێشتا بازار کزە بەراورد بە ساڵانی پێشوو. ساڵ لەگەڵ چاوپارە کیلۆی 500 ناری فەرقە هەموو ئاژەڵێک، چی کاوڕەنێر چی شەکەنێر چی مەڕ هەمی کیلۆی 500 ناری لەگە چاوپارە فەرقی هەیە. بەس وەکو بازارمان خاوە، بازارمان خاوە، بەس پشتیوان بە ئەڵڵای گیان ئێمە لە ڕەحمی خوان بردوو ئەم کاتانە بازار گەرم بوو. بەڵێ ساڵ بە ساڵ فەرقەکە، ئیمساڵ زیاد لە حەد سەرەتای ئیمڕۆ دوێنێڵم ئێمە قومان واتە سەورەکەین ئەم بێموچەیە. خاتری خەڵکەگرن ئەم ساڵوانێکە قوربانیەکە جگەلەوەی کە و 500 دینارە فەرقی هەیە. ئای تەبعان تۆ کابرا دۆستا چۆن خاتریەگریت کیلۆی ڕابێ خاتریەگری کیلۆی 150 دەرکەمترێتی ئەوانە هەر هەیە خاتر و ئەوانەیە تیا هەیە خاتریەگری. بەڵێ ئەوانەی کەیان بۆ ئێرە یەکسەر ئاژەڵەکە کڕنیان پشتژۆی زۆرەکەن اینجا دێن ئاژەڵەکە کڕن وە زیاتر مناقەشە لەسەر چیەکەن لەسەر نرخەیە لەسەر ئاژەڵەکە. وڵا لە هەردووکیانەکەن هەم لەسەر نرخەکە هەم لەسەر جوانی ئاژەڵەکەش. خۆی ئاژەڵەکە هەتا قەڵەو بێ و چاک بێ و دوگی کەم بێت چەودەکەی خەڵک حەزی زیاتر لەوەیە، بە تایبەتی شەکەنێر و کاوڕەنێر ئەوە ڕسقی هەم ناسکە هەم بۆ قوربانی شیاوە هەم گۆشتەکەشی چاکە. نرخی زیندەقەپان لە نێوان 5,000 بۆ 8,000 دینارە. ئاژەڵدارەکان لە مەیدانی نوێی سلێمانی لە دەمرکان ئامادەکاریان کردووە بۆ قوربانی. خەڵکانێکیش هەر لە ئێستاوە ئاژەڵەکانیان دەکڕن تا خۆیان بیکەن بە قوربانی. قەیرانی دارایی هەیە ڕچاوی ئەواکەنەوە زۆر فەرقیە. مثال بەڕاستی بازارڕەکە کزەیت نازم بۆ کارەکەی مەعاش نەدراوە بۆ خەڵکە و تۆ خەڵکێش کە معاشی نەدرێت لێکی و خێرکە لە ئێستا دەرەکەی بازار کزی. بەڵێ وڵای تر دیارە بازارڕەکە چۆڵە لەوەری خۆمان ئیشەکەمانەوە یەزانی ساڵانە بازارڕەکە چۆن ئەم ساڵ زۆر خراپە. پار لە ڕۆژی عەرەفەیە ئاژەڵ تەفرۆش ینی زۆر تەفرۆشت. بەڵێ 150 سەرماناورد هەر عەرفەی 50 سەری دیاریەکرا بێ لەوەی کە قوربان بێ هەنی ئێستا ئەم ساڵ تا ئێستا هیچ شتێکی وانی هەموو بازارڕەکە کزە بەڕاستی. جگە لە مەیدانی نوێی ئاژەڵان لە هیچ شوێنێکی دیکەی سلێمانی هاوشێوەی ساڵانی پێشوو ڕێگە بەکڕین و فرۆشتن و سەربڕینی ئاژەڵ نادرێت. هەمویان لە یەک شوێندا کۆکراونەتەوە کە لەلایەن کۆمپانیایەکەوە مەیدانەکە ئامادەکراوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.